بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان پرسیاری واکەین چۆن پشتیوانی لە پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم ئەکەیت. تۆ وەکو هاوڵاتیەکی موسڵمانی هەرێمی کوردستان یاخود لە دەرەوەی هەرێمی کوردستان، ئەگەر ئێستا بینەر و بیسەری ئێمەیت، بەچی شێوازێک هەستی خۆت، هەستی پاکی خۆت بەرامبەر بە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم دەرئەبڕی؟ چۆن پشتیوانی لەو پێغەمبەرە نازدارە ئەکەی؟ چۆن پشتیوانی لە زاتێک ئەکەی ساڵەهای ساڵی تەمەنی بۆ خزمەتکردنی دینی پیرۆزی ئیسلام، وەکو خوای گەورە فەرموویەتی وەڕەفەعنا لەکە ذیکرەک، شەئن و مەکانەتی ئەو پێغەمبەرە ئازیز و نازدارە زۆر بەرزە، پێگەیەکی زۆر تایبەتی هەبوو لە لای خوای پەروەردگار، جیاواز لە هەموو پێغەمبەرەکانی تر عەلەیه السەڵات وەسەلام. پێغەمبەری ئازیزمان خوای پەروەردگار لە چەندین شوێن لە قورئانی پیرۆز مەدح و وەصف و سەنای کردووە. بە نمونەی ئەو ئایەتەی کە خوای پەروەردگار ئەفەرمێ ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا. واتە هەموو ئیمانداران ئەگرێتەوە. جا ئیشەڵا ئێمە ئیشەڵا ومێدەوارین کە ئەو ئیماندارە بین کە خوای پەروەردگار فەرمانی پێکردوین یا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا إلى يوم الدين. خۆشحاڵم وەکو ئاماژەم پێکرد لە ئەڵلقەیەکی نوێم بەرنامەیە بە خزمەتتان ئەگەمەوە لەسەر وبەندی ئەوەین کە فەڕەنسا بێڕێزی بە پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم، بێڕێزی بە خوای پەروەردگار و دینی پیرۆزی ئیسلامەکە، بۆیە هەر یەکە و لای خۆمانەوە ئەبێ هەڵوێستی جددیمان هەبێ سەبارەت بەو مووقیفە ناشرینەی کە فەڕەنسا نواندوێتی. زۆرێک لەو خەڵکە چوونەتە ژێر تەئسیراتی کۆمەڵە خەڵکی مشەخۆر و ماستاوچی بۆ عەلمانیەت. بەڕاستی ئەوانەیش کە ئەڵێن قەیچێکە ئەوە ئازادیە، ئێبرا منیش ئازادیە، قەیچێکە با قسە بە فەڕەنسا بڵێم و بە ماکرۆن بڵێم و ڕووی بابی ماکرۆنیش ڕەشکەم، ئاساییە منیش ئازادم بای ئەوە، ئەتوانم مافی ئەوەم هەیە، ئەو قسە بە پێغەمبەرەکەم و بەخوای پەروەردگار ئەڵێ، منیش مافی ئەوەم هەیە قسە بە ماکرۆن و بابی ماکرۆنیش بڵێم و هەموو ئەوانەش بڵێم کە پشتگیری لە ماکرۆنەکەن. بە نمونە ئەمە پیرۆزبایی لەو کەسانە بکەم لە هەرێمی کوردستان کە دەنگیان داوە بە هەر سێلایانی دەسەڵاتی ئێستای هەرێمی کوردستان. ئەمڕۆ ئەو لایەنانە ڕۆشتون بۆ سەفارەتی بۆ قونسولەی فەڕەنسا، لەوێ پشتگیری خۆیان دووپات کردوێتەوە بۆ فەڕەنسا. ئیتر بە هەر شێوازێک بێ پشتگیریەکە وتیانە ئێمە پاڵپشتیتان لێکەین، پشتگیریتان لێکەین. من لە سۆشیال میدیاوە ڕسمێکم بەرچاو کەوت، بەڕاستی بۆ من جێی هەم نیگەرانیە هەم شەرمەزاریە. بەڕاستی ئەگەر بڵێم پێغەمبەرێک صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە لە مەحشەرە ئەوەستێ و شەفاعەت بۆ تۆیەک کاکە دەنگت داوە بەو سێلایەنە پەنجەی خۆت بۆ مۆر کردوون، ئەمڕۆ ئەوان ڕۆیشتون وتیان هەی فەڕەنسا ئێمە لەگەڵ ئێوەین، خەمتان نەبێ، نیگەران مەبن، ئەو قسانە کە ئەکرێ هیچ نییە و ئەم قسانە. بەڕاستی من بەریم لەو پشتگیری و پاڵپشتی کە بۆ ئەو وڵاتە دووپات کراوەتەوە و خوا شاهێدە لەسەر سەرمان ئینشاءڵڵا هەرچی وڵاتی زلهێز و ئەوروپی و دنیا و دار و بەرتەیە ئەیکەم بە قوربانی یەک تاک لە نەعلەکانی پەرژینی شقایم بێ لە ڕووی هەموو لایەک، ئەیکەم بە قوربانی یەک تاک لە نەعلەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم و هەرچی سەرۆکی وڵات هەیە ئەیکەم بە قوربانی خۆڵی ژێرپێی محەممەد صلی الله عليه وسلم بە خۆم و دایک و باوک و مناڵ و برا و کەس و کار و خوشک و دەر و دراوسێ و ئەوەی کە من ئەناسێ ئەیکەم بە قوربانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جا ئەوەی پێی ناخۆشە نەپەیوەندی بە بەرنامەکەەوە بکە، نەبینەری بەرنامەکە بێ، ئەوەیشی پەیوەندی کرد بۆ بێ ڕێزیکردن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاک دابان وەکو بەشی پەیوەندیەکان نێڵی قسەکانی تەواوکە یەکسەر تەلەفۆنەکە داخەرەوە بەسەریە، نەک بڵێ وەڵا ئازادیە و مافیەوەم هەیە قسە بکەم. ئەوەی ویستی بێڕێزی بەرامبەر بە پێغەمبەری عەزیزمان کە صلی الله عليه وسلم یەکسەر پەیوەندەکە داخەرەوە، ئەوە مەسموحی. هەر وتی قەیچێکە و فەڕەنساوەمانە یەکسەر دایخەرەوە، چکە بازەختی خوێنمان بەرز نەبێتەوە بە هەندێک خەڵک وەکو ئەڵلقەی ڕابردوو
کۆمنتە خوێنمەوە هەندێک خەڵک تەلەفۆنی کرد ئاوا نابێ و کاکە ئێوە ئیسلام دینی تەساموحە ئیسلام دینی تەساموحە لەگەڵ کەسێک تەساموحی هەبێ یەکتر قبوڵکە پێی وابێ ئەو مەسیحیە یەهودیە مەجووسیە هەر شتێکە منیش موسڵمانم ڕێز لە ماف و واجیبات و ئەرکەکانی سەرشانی من بگرێوەکە موسڵمانێک ڕێزی لێگرم ڕێزی ناگرێ هەندێک قسە هەیە بۆ سەر شاشەی کەناڵی ئەسپانی پێیان شیاون نییە و ئێمە لە مووقعەتی ئەوە نین هەندێک قسە بکەین بۆیە ئەگەر ڕێزی ناگرێ ئێمەش ئەدەین بە دەمیا بە ئەسلوبی خۆمان بەو ئەسلوبەی کە دینی ئیسلامی فێری کردوین بۆیە کۆمنتەکانە خوێنمەوە کۆمەڵە کۆمنتی جوان هاتوون لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی سەر شاشەی کەناڵی پێیان توانن پەیوەندیمان پێوە بکەن دکتۆر ناسیح ئاروزەری نووسیوێتی پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت مامۆستای دین و ژینمانە سەروەری دنیا و قیامەتمانە جیهاد ئاکرێی نووسیوێتی لەسەر ڕێبازی بەردەوام بین و سونەتەکانی جێبەجێ بکەین باشترین پشتیوانیە یاسین قادر ئەڵێ زیندووکردنەوەی سونەتەکانی سەروەرمان هاوژین محەممەدی ژەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت فەرموویەتی هیچ یەکێک لە ئێوە ئیمانی تەواو نییە هەتا منی لە باوک و دایک و منداڵەکانی هەموو خەڵکی خۆشتر نەوێ بە تاکید ئەمیر عەزیز ئەڵێ هیچ کام لە ئێمە بەقەت پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ئازاری نەچەشتووە جارێک قسەیەکی ناشرینی نەکردووە دەبێت ئێمەش چاو لەو بکەین ئێمەش قسەی ناشرین ناکەین بەڵام ئەوەی قسەی ناشرینمان پێ بڵێ سەریەشتێنین فاخر برا دۆستی ئەڵێ شوێنکەوتنی و ڕاستگۆیی لەگەڵ پەیامەکەی باشترین هەنگاوە دانا کەرکوچی ئەڵێ خۆم بە قوربانی ڕێگای دوورت بم قوربانی مەدینەی پڕ لە نورت بم بێساران مۆتەسەمیش ئەڵێ بە شوێنکەوتنی ڕێبازەکەی نەجمەدین سەید ئەڵێ ئەوان دەیانەوێت ئیسلام لە کەدار بکەن بەڵام لە هەر هەڵەیەکی ئەوان بە هەزارەها کەس موسڵمان دەبێت سواز بۆخۆ دیما ئیسماعیل ئەڵێ شوێنکەوتنی سونەتەکانی باشترین پشتیوانیە کەیفی خۆشناویش نووسیوێتی بە زیندووکردنەوەی سونەتەکانی ئاواز نەجیم ئەڵێ ئەی پێغەمبەر ئەی تاجی سەر ڕزگارکەری گرۆی بەشەر لە تاریکی زوڵم و ستەم تۆ بوویت بە نووری نیشاندەر هەژار هەینی نووسیوێتی بەرگریکردن لە سەروەری مرۆڤایەتی ئەرکی سەرشانی هەموو کەسێکە کازان عەلی ژەڵێ بە هەموو شێوەیەک پێویستە هەڵوێستمان هەبێت بەڵام لە بیرمان بێت ئێمە موسڵمانی نابێت سوکایەتی بە هیچ دین و ئاینێک بکەین محەممەد ئەحمەدی ژەڵێ دەڵێم ئەی محەممەد ڕابەر و خۆشەویست لە جانی خۆم سەربازێکی ڕێگاکەی تۆم پەیمان بێستان سووری نووسیوێتی چمەتحێکی بکەم خۆمەتحی ئەو ئاەتی قورئانە پێویستە بە کردار پشتیوانی لێ بکرێت نەک هەر قسە بێت جەمال ئەحمەدی ژەڵێ ڕۆحم بە فیدات بێت ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەید عەلی ئەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر بێت پێشەنگ و پێشەوای مرۆڤایەتیە مەریا ڕەسوولیش ئەڵێ بەگەڕانەوە بۆ قورئان و سونەتەکانی کەوسەر هەولێری نووسیوێتی کاتێک خوای گەورە پێغەمبەرمانی درودی خوای لەسەر بێت بەرز کرد بێتەوە بە قسەی نەفز نزم هەرگیز بچووک نابێتەوە بێگومان سەروەر عەلی نووسیوێتی یاخود سروە عەلی ئەزام سەروەریان سروە بە زیندووکردنەوەی سونەتەکانی ئەبێت بەکردەوە بێت هەر ئەوە نەبێ بە قسە بڵێم خۆشم ئەویت ڕێدین تێوەڵەیش نووسیوێتی بە شوێن پێ هەڵگری هەنگاوەکانی بەجان و بەڕۆح خۆشمان بوێت پشتیوانی لێ بکەین کامەران عەلی ئەڵێ یادی پێغەمبەری خوددا هەموو ڕۆژ و کاتێک پێویستە نەک لە ساڵێکدا یەک ڕۆژ ساڵح محەممەد نووسیوێتی باشترین بەرگریکردن ئەوەیە شوێن کەوتەی ڕێبازەکەی بین کاروان عەلی ژەڵێ باشترین شت کە بکرێت لەم کاتەیە زیندووکردنەوەی سونەتەکانێتی سابیر مەولودی ژەڵێ هەر کەسێک بەگوێی قورئان و سونەت بکات هەرگیز ناومێدی ڕووی تێ ناکات چنار کاروانی ژەڵێ درود و سەلامی خوا لە سەروەری مرۆڤایەتی بەڵێن فەرەج ئەڵێ باشترین پشتگیری لە ڕەسوولی سەروەر یەک ڕێزی و خۆشەویستی نێوان مسلمانانە اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم خۆشەویستان ئەتوانن پەیوەندی بکەن تکا ئەەکەم سەرەتای پەیوەندی سڵاواتێک لێ بدەن هەم بۆ ئەوی مەجلیسەکەمان منەوەر و مبارەک بێ هەمیش ئەوەیە کە سبێنێ یادی لەدایکبوونی فەخری کایناتە پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم هەر کەسە و لە ئاستی خۆیەوە بتوانێ گۆڕانکاریەک لەم ڕۆژەیە بکا کە سبەینەیە ومێدەوارین ئینشاءالله خوای گەورە ئیزافەیەکی جوانمان بۆ بنووسێت لە دەفتەری ئەعمالمان بۆ ڕۆژی مەحشەر چێ باوکی محەممەد لە چەمچەماڵ فەرموو باوکی محەممەد وعلیکم السلام ورحمة الله وبركاته باوکی محەممەد گیان باشی سپاس دەکەم زۆر بەڕێز سڵاواتێک لێ نادەی
ئەمەشمان ناخۆش بوو ئەوانش کە چوونە دەنگ ئەو کەسانە لەباتی ئەو کەسانە چوونەکە دەنگیان لا بۆ نەفەرە ئێمە دەنگمان بۆ ندا بەوەی ئەوش ناڕازیم کە بێ هەموو کورد لەگەڵەوەە ئەمە لەگەڵەوە نانین وایە لەگەڵیان نانین ئەمە لەگەڵ ئەوەی ئەو قسەوانی و ئەوەشی کە دەستنی بەو شەخصە داوە پیرۆزی بۆ ئەوانی کە ڕۆشنە ئەوانە بینی لەگەڵ ئەو نەفەران ئەوانە بەشدارن و شەریفەیە بەڵێ لەو چونەیە بەڵێ جای تر مش ناڕازیم بەوە سەڵاواتێک لێدا ئەرێ باوکی محەممەد گوێ لە من نیە سەڵاواتت لەبیر نەچوو لە ئەوڵەوە سەڵاواتی لێ بە سەڵاواتی یا باشە دەست خۆش بێخوا لەگەڵ خواحافیز باوکی محەممەد کاک عەبدولکەریم وەرەگرم لە شاری هەولێر کاک عەبدولکەریم پەیوەندەکەی داخراوەتەوە بەردەوامی لەگەڵتان خۆشەویستان با بزانین لە فەیسبووکەوە شەیر بووە بەرنامەکەمان ئەگەر شەیر بوو بێتوانن ئێوەش لای خۆتانەوەکو پشتیوانیەک بۆ پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم هەڵبەتە کەناڵی ئاسمانی پێیام هەفتەی پشتیوانی بۆ پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ ڕاگەیاندووە ئێوەش ئەتوانن پشتیوانی ئەو چاڵەنجە بکەن کە ڕامانگەیاندووە کاک هیوا وەرەگرم لە ڕانیە السلام عليكم وعليك السلام ورحمة الله بركة بناء إخوة جورا صلواتي شمان بولي دتخوا اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم الصلاة والسلام الذي داري فخر كائنات بلى جان كان محمود جان دەست خۆشی و بەرنامە لێ دەکەم چاوی ڕاستم زۆر سپاس دەکەم بەرەفا مشرۆک نەبووم بە مەگۆڕ و فەڕەنسا کە ئەو بێڕێزیان بەرامبەری خۆشەویستمان پێغەمبەر صلی الله عليه وسلم سەروەرمان کردوێتی بەڵێ بەس من لە سۆسیال میدیا شۆک بووم کە هەندێک کورد بە ناوی هەموو کوردستان دەچن دەڵێن ئێمە بە ناوی هەموو کورد هاتووین بۆ پشگیری فەڕەنسا خوا ڕسوایان کە ئینشاءڵڵا ئەڵڵا بە ناوی ئێمە نەهاتوو خوای گەورە ڕوسای دنیا قیامەتیان کە من وەکو کوردێک لێرەوە یعنی بە هیچ شێوەیەک ئەوە نەبەوێنێ دێمی خۆیان نەزانم من نەبەر هیچی خۆمیان نازانم بەڵێ 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 دەست و چاوت خۆش بێ نەکەنەوە دوسێ زۆڵە کوردن خوای گەورە ڕۆژی دنیا قیامەتیان کە اللهم قوربانی تاکێک نعلەی پێغەمبەرەکەمان بن سەروەرەکەمان بن خۆشەویستەکەمان بن ئەوەی پێی خۆشە سەر ئەوەی پێش خۆش نستەریدا لە بەردووبارە و سێبارە دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم سپاست دەکەم کاک هیوا جان زۆر سپاس دایکی بژوان وەرەگرم لە هەولێر سلێمانی دایکی بژوان فەرموو دایکی بژوان گوێم لێتە سەوتک دایکی بژوان فەرموو لە خزمەتە کاک مەحموودیان دەستخۆشی و بەرنامە جوانەی دێکم خوشتی بەڕێزمی زۆر سپاس دەکەم قوربانی تۆ اللهم صل وسلم على محمد وعلى آل محمد ئەی سڵاوی خوا لێ بێ زۆر سپاس دەکەم فەرموو بەردەوام بە لە قسەکردن چیت هەیە چۆن پشتیوانی لە پێغەمبەری خوا بێ مەحموودیان دەستخۆشی و بەرنامە جوانەی دێکم خوا لێ ڕازی بێ بەرنامەکەتان هەر پێشکەوتووتر بێ و ئامین ئامین یا ڕەبی ئامین ئینشاءڵڵا لە خزمەتە خوای گەورە سەرکەوتووتان کە ئینشاءڵڵا قەرە بۆ بەرنامە جوانانە بدەن ئینشاءڵڵا الله ئامین ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم دەست و چاوت خۆش بێ خوا لە ڕازی بێ خوا لە ڕازی دەستخۆشیتان لێگم کاک هەر مەحموودیان بژیت ئێمەش دەستخۆشیمان بۆ جەنابەت هەیە کە بەدیات بەرنامەکەمانەوە دانیشتوی و پەیوەندیت کرد بە بەرنامەکەمانە خوا لێ ڕازی بێ خوا ئاگادارت بێ خوا لەگەڵ بێ یاخوا کاک محەممەد وەرەگرم لە شاری سلێمانی السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته سيدي عالم محمد صلوات اللهم صل على محمد وآل محمد وعلى آل محمد فرمكاك محمد بناي خوای گەورە مهرەبان دەستخۆشیتان لێ ئەەکەم بۆ بەرنامەیە زۆر سپاس خۆمەکو کوردێک خۆم بە خەجاڵە دەزانم ئەگەر دەنگم ما بێ بە کەسێک لەو پەرلەمانتارانەی کە ئەمڕۆ لە فەیسبووکە خۆم بینیم لە کە چوون بۆ قونسڵخانەی فەڕەنسا و پشتگیری لەوانە ئەکەن کە سوکایەتی بێڕێزی بە ئیسلام و بە پێغەمبەرەکەمانەکەن ئیتر هیچی ترم نییە کە بێڵە دەست و چاوت خۆش بێ
کاک محەممەد جان ناوی خۆت بە خۆتەوەیە سوپاست دەکەم ئینشاءالله خوای پەروەردگار وەڵا هەرەو ناڵم خۆم بە خەجاڵەت دەزانم کە دەنگم ماوەوانە خۆی گەورە ئینشاءالله ئەمەد لێ قبول بکە هیوادارم خەڵکی تر ئەمە نۆم کابینەیە نۆ جار غەڵەتمان کردووە ئەمە نۆێمە دەیان بانە بێت یا ڕەبی خۆی گەورە ڕەحم بکە غەڵەتانە نەکەینەوە کە ئەومان بەسەر هاتووە ئێستا ژیانمان کەوتۆتە ئەم حاڵەوە کاک محەممەد ئەو پەڕێتی دین و ئیسلام و قیەم و ئاین ئیتر کار بگاتە ئەوە کاک محەممەد هیچی تیان نەماوە بەڵێ ئەها هیچێک لەو شتانی کە وجدانی ئینسان مرتاحەکە ئەمەی جەنابتە ئێستا تۆ وجدانت مرتاحە مادام پەشیمانی لەوەی کە دەنگت پێداون قەناعەتم پێ بکە ئێستا من وجدانم بۆیە مرتاحە بە هەموو تەمەنم پەنجەم بۆ مۆر نەکردو نایشی کەم بە ئیزنی خۆی پەروەردگار ئەمانە هەر ئەویان لێوەشێتەوە قەت چاوەڕێ ئەوە نەبن ڕۆژێک لە ڕۆژان بێنە سەر شاشە و بچن بۆ شوێنێک دیفاع لە دین و لە ئیسلام و لە پێغەمبەر و لەم ئاینە جوانە بکەن قەت چاوەڕێ ئەوە نەبن بەو پەڕی باوەڕەوە خۆڵپەخۆڵب لە دڵمەوە گریانم یاد ئەو نەپەشیمانم کە ئەو دەنگم ماوە بەو کەسانە ئەو کەسانە ئێستا وەکو خۆیان بە ئیسلام زانن و ئەوە هەڵێستیانە بەرامبەر ئیسلام الله أكبر العزة للإسلام إن شاء الله دەست و چاوت خۆش بێ کاک محەممەد سپاس بۆ جەنابیش خوا لێ ڕازی بێ خوای گەورە لێت قبوڵ بکە إن شاء الله باوکی ئەحمەد وەرەگرم لە ڕانیەی هەمیشە مەردەوە باوکی ئەحمەد باوکی ئەحمەد السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته باش ما وصلت جاني مني صلوات صلوات بيرنا تباوك أحمد ما وصلت ثلاثات صلواتي للجاري في صلى الله عليه وسلم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم هزار صلوات الذي داري فخر كائنات فرم ما وصلت جان من وەکو کەسێکی مسلمان خەڵکی ڕانیا بە هەموو شێوێک بە ژیان و بە ماڵ و بە خوێن هیدای پێغەمبەری خوازم صلی الله علیه وسلم و ئەمە بە هیچ شێوەیەک ئەو کەسانێک کە ئەوڕۆ چونە کۆنسوڵخانەی فەڕەنسا بە نوێنەرایەتی زۆرینەی خەڵکی کورد ئەوە نوێنەری ئێمە نین نوێنەری دەنگدەرانی خۆیان کوردی مسلمان لەگەڵ ئەو زۆرە کەسانەدا نییە کە بە نوێنەرایەتی زۆرینەی خەڵکی چونە کۆنسوڵخانەی فەڕەنسا کە پشتیوانی لە سوکایەتی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوانە نوێنەری ئێمە نین ئێمە بەریندەوان بە هەموو شێوەیەک ئێمە فیدای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە گیان و بە ماڵ بە خوێن فیدای ئەو سەرۆرەمان بین ئەو زۆرە کەسانەش بە هیچ شێوەیەک پێغەمبەری خوا ناناسن یان نانەوێتی ناسن هەر کەسێکی پێغەمبەری خوا بناسێ صلی الله علیه وسلم سەری ڕێزی بۆ دانێنێ ئەگەر بێدینیش بێ ئەگەر بێباوەڕیش بێ زۆربەی ئەو کەسانی کە ڕۆشنبیرون کە سەرتی ئەلمانیشن بەسکۆلارن لە ڕۆشنگیرن بۆ شێوەیە جاهیل و نەزانانە کە ئەوانەی ئەو ڕۆکانە چون بە کۆنسوڵخانەی فەڕەنسا کە لە ئەوان لێ ڕازی بن پشتیوانی فەڕەنسایشی بێدینی ئەلمانی دەکەن ئەوانە نەزانن ئێمە بەرین دەو کەسانە ئێمە مسلمانی ئێمە گەلی کوردی مسلمان لە بەحڕی خۆی مسلمان بووە بۆیە چەند ساڵیشە ئەو جۆرە کەسانە کە پێشایەتی ئەو خەڵکە دەکەن قەت لە کورد بۆ جۆرە کەسانە هیچی پێ بەدەست نایە ئەوانە ئەو جۆرە کەسانە کە دەیانەیە ئەوروپا و ئەمریکا لە خۆیان ڕازیکەن بە دژایەتی دینی خوای دڵنیا بە هیچیان دەست ناکەوێت نە دەوڵەتیان بۆ دروست دەبێ نە ئەوانشیان لێ ڕازی دەبن ئێمە مسلمانین پشتیوانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ژیان و مامان فیدایە بێ دەست و چاوت خۆش بێ هەر بژیت باوکی ئەحمەد دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس دەکەم کاک نەژاد وەرەگرم لە ڕانیە کاک نەژاد بەڵێ براکەم فەرموویانەکەم السلام عليكم كاك محمود وعليكم السلام ورحمة الله وبركاته باشی براکەم چۆنی چاوە ڕاستەکەم سەڵاواتێکمان بۆ لێدە قوربان دەم دەست خۆشیەوە بەرنامەی لێ دەکەم کاک محمود گیان ئەمنیش قوربانت دەبم ئەگەر سەڵاواتێکی لێدەی اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم صلى الله عليه وسلم روحم بە قوربانی و خۆشەویستێ مەما منداڵەوە بەسەر و سامانەوە
دەستخۆش هەر بژیت جانەکەم والله پیاوێکی زۆر بە هیمەت دیاری کاک نەژاد گیان پیاوێکی زۆر بە هیمەت دیاری بۆ ئەم دین و پێغەمبەرە صلی الله عليه وسلم انشاءالله هەمیشە ئاوا مێنیتەوە سەربەرزی دنیا و قیامەتە بی انشاءالله قوربانی چاوت بن سەرکەوتو بن انشاءالله لە دنیا و لە قیامەتی ئەو کەناڵە شەر گەشاوە بێتش بە خوای گەورە الله آمین انشاءالله یا الله ربی خوای گەورە ڕویان ڕەشکە ئەو جەماعەتێک کە چوون بۆ پیرۆزی دەنگدەرانیان بێ ئەها ئەوەی پەنجەی بۆ مۆردەکردن ئێستا دەبێت چی جوابی خۆ پێغەمبەر بدەنەوە والله ما على سبب من دڵم ئەوەندان پەرلەمانێک کە چوون دایک و باوکیان هەموو بەبێ گومانی نوێژ و تاعەت دەکەن هەر نازانم بیر لەوە دەکەمەوە کاک نەژاد دەڵێم دەبێ بانگیان بەجێدا درابێ بانگ کە لە دایک بوون والله بێگومان داک و باوکیان زۆر دیارە ئینشاءالله خوا هیدایەتیان بدا بۆ ئەو پەروەردەکردنی ئەو ئەولادانە خوا هیدایەتیان بدا یا ڕەبی ئێمە ئەوەمان لەسەر دوعای هیدایەتیان بۆ ئینشاءالله هەر ئیسلام بەرەو پێش دەڕۆخوا پشتیوان بێت ناحەزانی دین بەرەو پاش دەڕۆخوا پشتیوان بێت ڕۆژەشێر بۆ ناحەزانی دینە ئینشاءالله یا الله یا الله یا الله دەست و چاوت خۆش بکەن بێ ئینشاءالله نای پیرۆزی محەممەد صلی الله عليه وسلم زۆر سپاس زۆر سپاس هاتینەوە بۆ عربەت سڵاو لێ بێ کاک دڵشاد گیان عليكم السلام ورحمة الله وبركاته عزيزكم اللهم صل على سيدنا محمد وعلى آله سيدنا محمد اللهم صل على حبيبنا محمد وعلى آل حبيبنا محمد اللهم صل على شفيعنا محمد وعلى آل شفيعنا محمد صلى الله عليه وسلم هر بجيت درود وصلوات لسر ذاتي باكي دي غنبس صلى الله عليه وسلم اللهم صل وسلم عليه براي برزم خمان ليلة ونارضعي خمان در أبرين بلانبر أوزو كابناي ملتي كرد مقصأة بله كابناي مسلمانان وقصأة وألين إما دمنا خينا بالدني بالفرنسا وبشجيريا اللي أتين إما بحيشي ويقا وما قبولنيا هركس كوا يسجع بذلك لا إله إلا الله أما يقبولنيا دا يتر أواني بحر شويك وبحر ما بستيجي خوان شون بو أوي کنسولی فرانسا یا مولati فرانسا نه راضی به دلان لینه رنجت بو هر مرانه خوان به او مشکلی خوی بنای خوی وقت که بنای همو ملتی کرد وقت نکرد بنای مسلمانان وقت نکرد بیگمان دو بار و سه بار و ده بار بخوم مارم نارو دایکو باوکو کسوکار مفیدای رسول الله با قربانی پیغمبر بین صلی الله علیه و سلم كلمة هي كالشيء أودت دواني بلان أجل هداية أنا خويا جن هداية جنبي هداية جنبي خويا سبي سلام الجنبي دەست و چاوت خۆش بە کاک دڵشاد گیان خوا لێ ڕازی بێ خوا لەگەڵ خوا حافیز کاک بەختیار وەرەگرم لە کفری کاک بەختیار السلام عليكم ورحمة الله وعليكم السلام ورحمة الله وبركاته اللهم صل على محمد وعلى آل محمد بجيت اللهم صل على حبيبنا محمد وعلى آل محمد دم خوش اللهم صل على رسولنا محمد وعلى آل محمد سربرز بخوايا بدايك وباوك مالو منالو فهموا بقرباني وركيبي بقرباني في غمر جامل بقرباني الله عليه وسلم هزار صلوات لديداري محمد والله جريان انت حاليا جريان انت اخوائك كذلك حقي خوته چونك اماني زور يعني زور سيرة يعني كيف انسان وكايتين بس الكثير يجيب لك الدنيا كثير لا هركب بيحاول يقع اي هاوار بو قيامة مان خواي جان هر کەسێ دژی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەگەر مای هیدایەتی هەیە قابلی هیدایەتی هەیە هیدایەتی بێ ئەگەر نا خوای جان تااقەت و توانای خۆت لەوە تاقیکەیتەوە تااقەت و توانای خۆتمان پیشان بیت لەوە یا رب العالمین دەست و چاو ئەو نوچامانە هاتە ڕێگەمان پێ نیشاندا بێگومان هاتووە فێر دین و دیانەتمان بکە هاتووە فێر حیا و حرمەتمان بکە آخر ئەمانە چۆن تێدا شتانە کاک بەختیار
مسلمانی کاڵفام و نەزان ئەچێت دەنگیان پێدا ئێستا حەقی پێغەمبەرە داتەوە صلی الله عليه وسلم کە لە تائیف چیان لێ کرد ناوچی حیوانیان بەسەرا کرد عەزیەتیاندا لێیاندا ڕۆحیان دەرهێنا تا ئەم پەیامە جوانەی گەیان ئێستا ئەمان ئەوە وەفاکەیانە بۆ پێغەمبەرەکەیان صلی الله عليه وسلم چون دەنگیان پێداون بۆی بچن بۆ قونسڵەی فەرەنسا بڵێن ئێمە لەگەڵ ئێوەیین پاڵپشتیتان نەکەین بارەکاتان نەگرم بە قوربان دەستخۆشی ئەو بەرنامە پیرۆزەتان کاکەجان لە خزمەتە بەرنامەیەکی پیرۆزە بەرنامەیەکی جوانە یاخوا دەستا خۆش بێت هزار ملیۆن جا سەڵاوات دێ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بارەکاتان نەگرم بە قوربان خوا لێ ڕازی بێ دەست و چاوت خۆش بێ خوا لەگەڵ بێ کاک بەختیار خوا حافیزت بێ کاک چێم لەگەڵ بوو کاک ئیبراهیم لە حاجیاوە ئەم مۆبایلە مەشغوڵی کردوم تۆزە کاک ئیبراهیم فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش ما وصل خوشي برنامج لكم. خوشويستي كاك إبراهيم جان صلواتك اللي بيرنته. إن شاء الله اللهم صل على سيدنا محمد وعلى سيدنا محمد. بلى. وأنا قبل زايد خيتوش وبلادراني كوتوش بقاتا أجمعين يا ربي إن شاء الله. صلواتك. خلي راسك. ما وصل أنا من ظلم همومان لا أسمع خرزاري أبي خمر خوشويستين. والله بس. أنا أبي خمر خوشويستين. هم لدنياش وهم لقيامتش. بيكما بما خوش كيش ما ناخذ دوري هم پیغمبر كان اگه دوري هم پیغمبر كان دوري هم بشرتش اما بو پیغمبر وجوعين بو اسلامي وجوعين رد اويك او برزي برام اسلام وبرامج پیغمبر كامل اگر خاطر فرض اي ولا تقدر فائداتك زي ابراهيم السماني فما انت ما خوشا فائداتك اذا هل فائدات جنيه لو كنت في العين السكوك سواكر رد او كان اوالك والله ما قام بقوم بلهم إمام ضعيف بدل ما يزور تناقش يستمتعنا فيه سبقة ما يهوى لا أوش باشا والله إذا الله يندم تناقش وتاخذ عزتها بلا ما وتاجر هل حوالي القواعد في كما قشنا هل القواعد إن شاء الله تعالى فاضي لما هي فاضي ولا أو جيني كنت جيني تخلوش من الشيء خلص في خير تناقش بس وتساوي خوش الدنيا شو لك يعملش في غنبر ما مطمئنة سبب إنما قلت في غنبرية وقلت إسلامية معلومي برای الإسلام بإسلامه وجوانا بإسلامه والتدبير بإغنبره والتدبير عزت لا إسلام كاك لا بوز لم بأو كسانا فشمان بنوا لو بيأتدي سبرا توبة كان توبة ربي قوى هداياتي عندها أقل هدايات أهل هدايات جميل فرقوان بالجوبرين إن شاء الله إن شاء الله إن شاء الله دەست و چاوت خۆش بێ کاک ئیبراهیم جان خوا لێ ڕازی بێ خۆ حافیزت بێ باوکی ڕەوەند وەرەگرم لە خورماڵ السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. صلى الله على ديدار محمد. بەڵێ باوکی ڕەوەند جان فەرموو. السلام عليكم. کاکە جان لە خزمەتام عليك السلام ورحمة الله وبركاته. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. دەست خۆش بێ و دەمت خۆش بێ فەرموو بەردەوام بە. زۆر بەڕێزی مەمنونی جەناب دەست و چاوت طبعا كنتم صانع فرنسا من خلق الراسخين من المسلمين حرمة بوهانك يعني يكي ولا عني بنجان يكي هنا المنزل يكي أفترى يكي معلقي والمشيئة يكي زغرة ذلك الصلاة وأنا من خلق الراسخين من المسلمين بله يصير ساعات يقول لك بوقف ساعات كان دعون وكان كانوا بوقف شو دخلت معي كم مرة نعم كلام الله يعني دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس دەکەین باوکی ڕەوەند کاک سەلام وەرەگرم لە شارە زۆر کاک سەلام السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد اللهم صل على شفيعنا محمد وعلى آل محمد ما مستزر قيادتي والله ناحية قد أفردك من بين هاد كأفردك برانبر بفرعون وصا أرى والله خوي من على كان أخسنا ومدلي قوة لا حول ولا يعني ما مصا إما بوت شي بوت شاراني شيخ ما مصا كان من أتش من برسيانة بيت يا بيغمري خواكس هاد ومالا وتي من حور وجنان من أخوازو
وتی پێغەمبەری خوا 15 ڕۆژەنانی نەخواردووە بەردی بەسووە ناوسیوە یعنی ئەگەر برسیانە بێ ئەگەر چینیانە بێ خەریکی چین بۆ هاوار ناکەن بۆ نایەنە سەجادە هیچ کەسێکیان نابێ لە برسیا وڵا جا ئیتر ئەوەی لە ئاستی خۆیەوە بێدەنگ بێ ئەوە بزانێ شەرمەزاری لای خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم نابێ بێدەنگ بین بەڕاستی ئیسلام چاوەڕێی زۆر لەوە زیاترە لە ئێمە ئیسلام چاوەڕێی زۆر لەوە زیاترە بێگومان مسلمان نابێت بترسێت دیفاع لەو سەرۆرە نەکەین لە کێ بکەین لە کێ بکەین مامۆستا وەڵا تەواوە داوایان لێ یەکەم بچوورێن هەر ئەوە ناکرێت بە بێدەنگی دانیشین مسلمان نابێت بێدەنگ بێت مسلمان بە عیزەتەوە جوانە بە عیزەتەوە جوانە مامۆستا هیوام سەرکەوتنتانە دەست و چاوت خۆش بە کاک سەلام گیان کاک سەلام گیان زۆر سپاس محەممەد و ئالی محەممەد سەربەر مسلمانان خوالت قبول کە ئینشەڵڵا خوالت قبول کە ئینشەڵڵا نیەت حسابە ئینشەڵڵا نیەتت گەیشتووە قوربان دەست و چاوت خۆش بە لەگەڵ کاک محەممەد گیان لە چەمچەماڵەوە فەرموو اللهم صل على سيدنا محمد وعلى ال محمد. السلام عليكم. وسلم عليك السلام ورحمة الله وبركاته براي جان. باشي براكم. چاوە ڕاستەکەم زۆر سپاس دەکەم. خۆم بە خەجاڵەت پێغەمبەری خوا ئازانم صلی الله عليه وسلم. يعني بەڕاستی نازان چی بڵێم. ئێم سەحابە خۆی دایەتش لەسەری ئێمە ژەرەوە لە دڵەوە پێمان ناخۆش. بەڕاستی يعني من ذات نازان بڵێم چی يعني چی دڵتەنگی خۆم دەخ. ئەو ناڵێم خوای گەورەوانە خەجاڵەت هەن کەوا کە دووریان ژان ناکە دووشیان ژان ناکە نەقسە ناکەن کە دووشیان ژان ناکە پێشیان خۆشە دڵنیا بە خوای گەورەوانە ڕسوا بکاتەوە پێیان خۆشە خوای گەورەوانە ڕسوا بکاتکەوە نازانن نازان بڵێم چی بەڕاستی ئینشەڵڵا لەگەڵ فیرعەونە حەشریانەکە ئینشەڵڵا دڵنیا بە ئەمە دەریایەکە ئەمانەی کە ئەم قسانە ئەکەن ئەیکەنە پێشی بەلای ترەوە شەپۆلەدا ئیسلام گەورەوە بڵاوە بێت ئینشەڵڵا بإذن خوای تعالى يعني بربز دانا بس بربزتك دانا انا مش اقول ده لا ده لا يزواج كيقولوا يدخل قبل مسلمان والاسلام ان شاء الله خوي دورا واني كوا وكان لم ديني خوي دورا الشهور يعني ان شاء الله اللهم امين ان شاء الله دسوتشاو خوش به كاك محمد جان وعليك السلام ورحمه الله كاك عبد الكريم لهولير السلام عليكم وعليكم السلام ورحمه الله وبركاته كاك محمود السلام عليكم جانكم كاك عبد الكريم وعليكم السلام ورحمة الله. هذا خوشي برنامج لكم درود السلام ترجي بالسجالي في غمر مع العزيز وعن نور السلام صلى الله عليه وسلم. عليه الصلاة والسلام دس خوش. كاك محمود دس خوش برنامج زوان وفيروزة. سپاس دكم. اما جريان من ضل من همو من يعني زور فروشين زور داخل خوي. بو شكايتي كذا پیغمبری عزیز من خوشویست و نوری سامان ام شتانی که رو داما دجمنانی اسلام دجمنانی پیغمبر اما کاری یکم زار و خزاری هنیان دوتی هن اما پیشان و کاری هنو بندیشی پیشنان هیالی يعني دریایک بدمی سکتی جنابی پیغمبری خوشویست من دریایه پیغمبری خوشویست من بقرباني بين هتسيبوا بكين إنسان تناقري بوي بكين براستي يعني أما زعيفين إيمان أبو يما فأنا في ونديه يعني الله يستيق موقفي هرباشا شرمزاري أو في غمرين صلى الله عليه وسلم ذو شرمزاري نسمع نقدوا بيقومان دجمنان الإسلام هرو في الشام وهرو كاريان بو هر دائم دجاجي إسلام ودجاجي في غمر كمان كان خلقان كشان ليرو لنا ولاتي بسلمان لنا وشاري بسلمان بجري لفرنسا شي كافري ملعونة كان او انا همي ابقى لجو ما ساوتي ولا خوري وانا فهمي بجوي اغاتاني انا كان قولوا او انا سر رقاي مرسو انا سر رقاي اسلام مخابن سر رقاي الروح مخابن يا مزيرو ايشتك من تناكري ناتواني انا وندي كبرين روح من جان من بقربان دي فيقه ما شاء الله عليه وسلم عليه الصلاة والسلام روزي قيامت شرمزاري براسي اشتك من بيناكري حسبنا الله ونعم الوكيل
دەست خۆش بێ بۆ بەرداوەکە. حسبنا الله ونعم الوكيل دەستی تۆش خۆش بێ کاک عەبدولکەریم ئەجمەعین ئینشاءالله. برای گەورەم برای خۆشەویستم زۆر سپاس. کاک ئاسۆ وەرەگرم لە شاری هەولێر. سڵاوی خوا لە جەنابەت کاک ئاسۆ گیان. برای بەڕێزم کاکە مەحموود سەڵاواتێکمان بۆ لێدە. هیچ بێڕێزیەک نیمە بەرامبەر هیچ سەڵاواتێک لێدەی نەتەوەیەک و شتێک سەڵاواتێک لێدەی چونکە لەبەر کاک ئاسۆ سەڵاواتێک لێدەی کاکە گیان ئەگەر سڵاوات دێنە دێ ڕێگە نادام قسەکەی دایخەنەوە. سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئاسۆ. ئادەی باش فەرموو عەفو سڵاوات لێدە ئەمجا لە خزمەتە. برای بەڕێزم من لەگەڵ ئەوە نیمە بێڕێزی بەرامبەر هیچ ئاینێک بکرێت ناکرێت بێگومان. ئەگەر مسلمان بڵێ من ملیار و نیوێکم مەسیحی دەڵێ 2 ملیارم سیخ دەڵێ ملیار و نیوێکم بوذی دەڵێ 3 ملیارم بەرحاڵ هەر کەس لەسەر ئاینی خۆی هەموو دنیا قسە بۆ بکە من هەر مسلمانم هەموو دنیاش قسە بۆ جوولەکە بکە هەر جوولەکەی برای بەڕێزم ئیترە پێویست ناکە. بەڵام من یەک شت دەڵێم کەسێکی وەکو ئەردۆغان کە ئەوەی ئیستیسمار کردووە بۆ ڕاکێشانی سەرنج و دەنجی مسلمانان بۆ خۆی بەڵام ئامادە نییە بایکۆتی کاڵا فەڕەنسیەکان بکە کە ساڵانە بای 6 ملیار و 250 ملیۆن یۆرۆ ئەوەیان لە بینێدا. قەتەر ئامادە نیە، سعودی ئامادە نیە، ئیمارات ئامادە نیە کە ئەوانە ڕەسی ئیسلامن. باش ئێمە بۆ گلەیی لە فەڕەنسا و لە ماکرۆن بکەین. لە ناو پەرلەمانی کوردستان سوکایەتی بە خەلیفەی ئیسلام کرا لە 14 ئەندام پەرلەمانی حیزبە ئیسلامیەکانی یەک بەسەر سکاڵای یاسایی لەسەر تۆمار نەکرد بە یەک داوای لێبردن عفویان کرد کاکی برا. کاتی خۆی بارانی کوردستان دەکرا کاکی برا نەزانێ قەڵباوی نەچێ و چێ لەسەر کاکی من. کاک ئاسۆ چاوە گوێر لێمە یەکەم کابرا کە بێڕێزی بەرامبەر بە سەحابەی بەڕێزی وەکو عوسمانی کوڕی عەفان کرد سەری دای لە بەرد هاتەوە سەر شاشەی کەناڵێکی گەورە وتی ناماقۆڵم کردووە غەڵەتم کردووە داوای لێبوردنەکەم من غەڵەتێکی گەورەم کردووە خوا لێم ببووری ئێوەش لێم ببورن. ڕاوەستە مەجاڵم دەکاکە لێرەوە تەوا خەلیفەی مسلمانان سەحابەیەکی بەڕێز و تاجی سەرمانە ئیمامی عوسمان کاکە خۆەوە قسەیتیان نییە بەنیسبەتی بەرنامەوە بە مەغریبی و بە جەزائیری و بە نەتەوەکانی تر و خەچی وڵاتانی تر زیاتر لە 10 ملیۆن مسلمان لە فەڕەنسا هەیە. یعنی خێرە ئەوان بە جواب نایەن، خێرە ئەوان بە 10 ملیۆن کەس وەڵاهی وان لە مەکرۆن دەکەن بێ 7 لەسەر تەلەڤیزیۆن داوای لێبوردن کە برای بەڕێزم یعنی تەماشاکە تۆ ڕاوەستە کاکە با مەرحەلە کاکە دە تۆ یەک دەقە بەس مەجاڵمدا ئیجازەمدا با من شتێکت بۆ ڕوونکەمەوە تۆ ئیجازەمدا با من شتێکت بۆ ڕوونکەمەوە تۆ ئەڵەی بۆ بایکۆتی ناکەن. ئێستا ئێمە حەقمان نییە بە تورکیا بە ئێران بە سعودیا بە فڵان فیسار بایکۆتی ئەکەیان نامە باسی خۆمانەکەین کاکە تۆ لە ئاستی خۆتەوە بایکۆتی کە تۆ خۆت بە مسلمان نەزانی بڕۆ بایکۆتی کە خۆ لە برسا نامری ئەگەر کاڵایەکی فەڕەنسی نەکڕی. کاکە خۆ ئەگەر بۆ نمونە هەر کاڵایەک فەڕەنسیە تۆ بایکۆتی کە تۆ دۆلارێک بایکۆتکەی ئەو دۆلارێک ئەم دۆلارێک لە کوردستانەوە 10 ملیۆن دۆلار زەرەری پێ بکەوێ بەسە تۆ ئاوا لە خۆتەوە بڕوانە. من کاڵای هەورامی و ئاکرێیی و ئەفغانی و پاکستانیم بۆ دەکڕی لەو بێموسەیە تا کاڵای فەڕەنسی مارکە بکڕم کاکی ڕەحمەتی خوا لێبێ ئێکاکە وەڵڵاهی نەپێویستەکە دیفاع لە پەرلەمانتار بکەی نەپێویستەکە بڵێ ئەوان دەبووە وایان بکردایە و دەبووە هەڵوێستیانە بۆیە کابرا داوای لێبوردنی کردووە لەسەر بێڕێزیکردن بە خەلیفەی مسلمانان حەزرەتی عوسمان داوای لێبوردنی کرد سەری خۆی دای لەبەر هاتە سەر شاشەیەکی گەورەی. باشە ئەگەر وا بێ برای بەڕێزم نیشت بینێ لە پەرلەمان بە کەیفی خۆم لە پەرلەمان لە شوێنی کە سوکایەتی دەکەم و بە یەک داوای لێبوردن هەموو شتەکانم بەسەردا عەبڕ بمان کوشتابا بتۆڵی بمان کوشتابا بیکوژین ئەگەر ئەوە داوای لێبوردنی کرد دوایەوە چی لێ بکەین؟ باشە ئەگەر دەیکەش ئەوە کە هەر بەدە یەک داوای لێبوردن لە ئەوان کەش خۆش دەبێت کورە خوا ئینسان 80 ساڵ تەمەنێتی گوناهەکە داوای لێبوردن نەکاتەوە باکە خوا لێی خۆشە بێ ئێمە چین ئێستاش ماکرۆن داوای لێبوردن کە بڵێ من بەڕێزم بارحاڵ من ئەوەندە دەڵێم کاچی برا کەس بۆ نییە بێڕێزی بەرامبەر بە کەسکە شتێکی زۆر خراپە بەڵام دەبێ ئاگاداری ئەوەش بین کەسێکی وەکو ئەردۆگان و وەکو چێ و چێ ئیستیسماری ئەو شتە نەکە ئەگەر ڕاست دەکە ئەویش و قەتەریش و سعودیش و ئیمارات بابچن ئەوان بایکۆتی بکەن ساڵانە بای ئەردۆگان چییە؟
وڵات تورکێکی فاشستی دیکتاتۆری کورد کوژە چێە؟ ئێ باشە تەمسیلی من ئەکا من دەنگم بە ئەردۆگان داوە ئەردۆگان سەرۆکی پەرلەمانی منە یان ئەردۆگان سەرۆکی حکوومەتی منە ئەوە قەزیەکە تۆ سەیریکە ئەوە قەزیەکە ڕەتی لە وڵاتی مە دیفاعی لێ دەکا برا چێ دیفاعی لێ دەکا مسلمانی شەو دیفاعشی لێ دەکا کاکە ئەوەی کە دیفاعی لێکە کاکە ئازادە ئەوەی دیفاعی لێکە ئازادە ئەویشی قسەی پێڵێ وەکو تۆ ئێستا کە قسەی پێ دەڵێ تۆش ئازادی برای بەڕێزم ئێستا ئەوەی کە کراوە هەر ماکرۆنە هەر کەسە کردیتی ئیشەکی خراپی کردیە لەگەڵ ئەوە نیمە سوکایەتی بە هیچ ئاینێک بکرێت ئیشەکی زۆر خراپی کردیە ڕێز سڵاوم بۆ دەناوت و دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم و خوارد لەگەڵ وێ ئەزیزی کاگا سۆیجان خوارد لەگەڵ چاوک خۆ حافیزت بێ مۆزوعەکە وەڵا ئەردۆگان و مەردۆگان مۆزەکەمە قسە لەسەر پێغەمبەرەکەین صلی الله علیه وسلم بۆت ئەکرێ پشتیوانی لە پێغەمبەرەکەی خۆت بکە ماکرۆن ڕیسواکە شتومەکی فەڕەنسی مەکڕە ئەوەتەوە باقی شتەکانی تر هەر کەسێک تعدا بکە لە موسڵمانان جا کورد بێ عەرەب بێ تورک بێ فارس بێ موسڵمان بێ موحید بێ بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوڵ الله دڵنیا بە ئینشاءڵڵا خۆی گەورە ڕسوایەکە ئێمە ئەوە دوعاکەمانە ئیتر لەوە زیاتر کارتان لە هەولێر کاکارزان چێ؟ سازان کاکە تۆ ئەڵەی کارزان وا تێگەیشتم سازان وعليكم السلام ورحمة الله وبركاته سازان خان اللهم صل على محمد وعلى آل محمد هاي جيان صلى الله عليه وسلم برنامج كبير كم يواجه الكثير لبودا خاطر هاي جانا كم سازان خان ناوكش الزور ها كتي عقل قسەزان ئێتۆ تەمەنت چەندە؟ ئەیجان ئەیجان خوانەکە بەڕاستی ئێوە شانازیتان پێوە دەکەم ماشەڵڵا 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 ئێتە تۆ پێم بڵێ تەمەنت چەندە تەمەن؟ ئەمن جمتان نیمە زۆر ئەی چەندی چەند؟ ها؟ خواری هەژدەی؟ سەر و هەژدەی؟ ئێ دەی خۆشی بەڕێزی منی خوا ئاگادارت بێ وەڵڵا بە سەلامەت بی خۆش بی هیوادارم ئەوانەی کەسکاتی بە مسلمانان و سەحەتی مسلمانان بریندار دەکەن خوای گەورە ڕیزای دنیا قیامەتیان دەوڵیان ڕەتکاتێ ئێدە باشە دەست و چاوت خۆش بێ خوا لێ ڕازی بێ سازان خان زۆر سپاس سەلامەتی برای گەورەم برای بەڕێزم سەلام عەلەیکم وعەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه باوکم وەڵڵا دەنگی لە مناڵە چوو کاک پەیوەند وەرەگرم لە شارە زۆر تەلەفۆنی ژمارە 17 کاک پەیوەند وعەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه اللهم صل وسلم على نبينا محمد هزار صلوات لديداري فخر كائنات روحا بقرباني به ماما ساجان شوف نحن ضرزين ليكم لا يخوي قولي لي صلاة إخوة جنابة سربرزي الدنيا وقيامت بي لحوزي كوسر آوا پرداخك آوت بو بي تشبيه نبي بما لدسي بيغم صلى الله عليه وسلم آوا بدا تدست وتينيتيد بشتين لقيامته دبل آمين بقول سلام يا اخوة ماما ساجان ما نابي بقتي شيء بقى ما كنت بيجي مسلمانين ذهبوا ليس كنادنا ويكتجيدين بإن شاء الله إما ألين تعدا لكز ناكين تعداج لكز قبول ناكين دي بقربان مسافر دي دنيا وقيامة دي خوا قدارت بكاك بيمن جان محفوظ بي إن شاء الله كاك عمر ورقرم لشاري سليماني كاك عمر
كاك عمر اللهم صل على سيدنا محمد وآل محمد صلى الله تعالى عليه وسلم. أي دەست و دەمت خۆش بێ زۆر سپاس هەرچەندە سەوتەکەت قەتع بوو لە سەرەتاوە بەڵام یاڕەبی لە شەساق بێ و لە خزمەتین. مامۆستا گیان دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم میوان سەرکەوتنتانە خوا لێ ڕازی بێ. درود و سڵاوات بەسێ بەسەر گیانی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەورەی هەموو مرۆڤەکانە بە هیچ کەسێک دانابەزێت سەرکەوتن بۆ مسلمانان. پشت بەخوای گەورە دەستی دۆش خۆش بێ هیوات سەرکەوتنتان دەست و چاوت خۆش بێ خوا لەگەڵ بێ خوا. دایکی ئاوێزان دایکی ئاوێزان دایکی ئاوێزە بەڵێ باشی کاک محمود باشی خوشی بەڕێزم. اللهم صل على سيدنا محمد وآل سيدنا محمد. خوالت قبول کە ئینشەڵڵا. دایکی ئاوێزە سەوتت بۆ نەما دەستخۆشیتان لێ یەکەم کاک محمود بۆ بەرنامە جوانە دەستی تۆش خۆش بێ بۆ ئەو پەیوەندیە جوانە بۆ پشتیوانی پێغەمبەری خوا درود و سەلامی ڕۆحمان بە قوربانی بێ. اللهم صل على سيدنا محمد وآل سيدنا محمد دەستخۆش صلى الله عليه وسلم. دەستی تۆش خۆش بێ و دەست خۆش بێ کاک محمود خوا ئاگادارت بێ خوشی بەڕێزم خوا لەگەڵ بێ. کۆتا پەیوەندی وەرەگرم. تەواو آخر پەیوەندی اللهم صل على سيدنا محمد وآله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا وطبيبنا طب القلوب ودوائها. كاك آوات كوتا بيوندي لسليمانيو. السلام عليكم ورحمة الله. وعليك السلام ورحمة الله وبركاته. خوالي الرازي بصلواتي شي قرمقر. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. دەست خۆش کاگەوە مسلمان بزانێت بێگومان دەبێت پێویستە لەم کاتەیە کە ماکۆن ئەم قسانەی کردووە حەزوان تێکوهۆبێت بە قسەیە بە کەلیمەیەک بێت ئەگەر بە دڵش هەبی ناخۆش بێت بەڵێ ئینسان نابێ بە قسەی زۆرە کەسانی کاتە دایم سووانیان لە بە قسەیگەرەکە بنووسین کردووە کەسانی کە کوردستانیان کرد بە سوال کردوانیان ئەوانە هەر دژمنی میلەتی کورد بوو هەر دژمنی مسلمانان بوو دا من دەواکەم دەخڵەن گەورەوەی لەبان ئەوانەی کە دژایەتی دین و خوراکی ئەوانەی کە ئەمسالی وەکو ناکردن خۆ دەگەڵ سەرانکە و بەساری خۆمان جارێکی بیری پێشەوەی خۆی گەڕ ڕەحمان کێشێ وڵاوڕێزم بۆ تۆ بەرنامەکەم شەریکەوە دەست و چاوت خۆش بێ کاگاوات گیان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خوا لێ ڕازی بێ یا ڕەبی. خۆشەویستان و بەڕێزان هەر یەک لە ئاستی خۆیەوە بەیانی یادی لە دایکبوونی فەخری کائیناتە تاجی سەرمان بە ڕۆحمان و باوک و دایک و کەسوکارمان بە قوربانی بین پێغەمبەر صلی الله علیه وسلم. سەڵەوات زۆر لێ بدەن کاری خێر ئەنجام بدەن ئەوەی توانی بە ڕۆژوو بێت با بە ڕۆژوو بێ ئەوەی توانی چاکەیەک بکا بە ئەنجامی بدا جوزێ قورئان بخوێنێت سەد سەڵاوات لە دیداری محەممەد لێ بدا ئینشاءالله هەموو یەکێتە سەر دەفتەری ئەعمال و لە دەستی ڕاستەوە وەرێگرنەوە لە ڕۆژێک قیامەت ئینشاءالله. سوپاسی هاوکاران مەکەم یەک بەیەکیان خوای گەورە لەوانیش ڕازی بێ دووبارە و دەبارە یادی لە دایکبوونی فەخری کائینات لە هەموو ئێوەی ئازیز و خۆشەویست پیرۆز بێ تا ئەڵقەیەکی تری دوانگەی خەڵک بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.